ئیناس تارق، سوپاس بۆ خوددا و سوپاس بۆ دایک و باوکم و تەمامی مامۆستایانی قوتابخانەی لێڤەر کەوا هەمیشە پاڵپشتم بوون بۆ بەدەستهێنانی نمرەیەکی بەرز لە هەر کێشەیەک لە هەر پرسیارێکدا زۆر یارمەتیان داوم کە بە تایبەتی دایک و باوکم کەوا شەو ڕۆژ لەگەڵمدا بوونە و وەروها لە کۆتاییدا توانم کۆنووری 95.6 بەدەست بێنم. ئەمەش لە فەزلی خودای گەورە و دایک و باوکم و قوتابی مامۆستایانە. سوپاس بۆ ستافی مامۆستایان و دەستەی کاگێر و کارمەندانی قوتابخانەی لێڤەر کەوا هەمیشە پاڵپشتم بوون لە بەدەستهێنانی ئەم نمرەیە. بسم الله الرحمن الرحيم. من باوچی ئیناس تارقن. سوپاس بۆ الله تعالى کە ئیناس توانی نمرەیەکی بەرز لە قوتابخانەی لێڤەر بەدەست بێنێ. ئەویش فەزلی ئەوەل دەگەڕێتەوە بۆ الله تعالى و دوایی بۆ مامۆستایانی قوتابخانەی لێڤەر. بەڕاستی قوتابخانەیەکی باش و ژینگەیەکی باش و لەبار بوو لە بۆ ئەوەی کە قوتابی تێدا بخوێنی و سەرکەوتوبی. سوپاسی هەموو لایەکی دەکەین. خدا هەموو لایەک سەرکەوتووکە. بسمیلە بەناوی خۆی گەورە. من ئاسێ تارق خوشکی ئیناس تارق. سوپاس بۆ خوا هەردووکمان هەمان ئامادەی لێڤەری ناحکومی توانیمان نمرەیەکی بەرز بەدەست بێنین. ئێستا من لە کۆلێژی پزیشکی گشتیمە و ئەلحەمدوللا بەدەستهێنانی ئەم نمرەیە بەرزە من و خوشکم بۆ فەزلی خوای گەورە دەگەڕێتەوە. دواتر بۆ دایک و باوکم و ماندووبوونی هەوڵی وانە و دواتر بۆ مامۆستایان و کارگێڕی ئامادەی لێڤەر و ڕاستی ژینگەیەکی زۆر لەبار و گونجاوی بۆ قوتابیان ڕێخستووە و سوپاس بۆ هەموو لایەک.